بۆ برێ بەڕێزم کاک بارزانی مەسیفی خۆشەویست، سڵاو لە مەسیفیەکان، سڵاو لە یەکێتیەکان، میوانانی کاک بارزانی مەسیفی یاخۆ بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. ئەوە پێشکەشە بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بابڵ تاڵەبانی. ئەمشە کۆڕی هونەرمەندان لە خزمەت مەسیفی و مەسیفیەکاندان کاک بارزانی مەسیفی هەڵمەندمەندێک بە کامێرەوە فەرمان شێخانی بەساز دیار هەولێری بە ئۆڕێک براتان ژیار بندیان سەبچێ گۆرانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک بارزانی مەسیفی. بابڵی مامین ئێمە ڕێبا و ڕێبازی ڕێمە، بابڵی مامین ئێمە ڕێگا و ڕێبازی ڕێمە، ئێمە بابڵی مامین یەکێتی نەتەمابین. کاک بابڵ تۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی، تۆ سەرۆک و سەرکردەی یەکێتی شەیدانی، تۆ سەرۆک و سەرکردەی یەکێتی شەیدانی. کاک بابڵی مام ئەوە دێ بەرەو هەولێرێ دێ، کاک بابڵی مام ئەوە دێ بەرەو هەولێرێ دێ، سەرۆکی یەکێتیەکەم چاو نەترسە زان خودێ. هەی یەکێتی مامی گەورە یەکێتی ماڵی گەورە، ئاگر لە دوژمن بەردان لە تۆ جوانە ئەو دەورە، یەکێتی و ڕێبازەکەن بەرزە ئاڵە سەوزەکەن. کاک بابڵ تۆ سەرۆکی سڵاو لە یەکێتیەکەن، کاک بابڵ تۆ سەرۆکی سڵاو لە یەکێتیەکەن. بافڵی مام زەنالی سەرمان پێێتەوە بەرزە، بافڵی مام زەنالی سەرمان پێێتەوە بەرزە، شێرەکانی یەکێتی دوژمنیان هێنا لەرزە. هەیەر یەکێتیەکەی مامین ڕێباسی بەردەوامی، کاک بابڵ تۆ بۆ ئێمە جوانترین دیاری مامی. هەیەر یەکێتیەکەی مامین ڕێباسی بەردەوامی، کاک بابڵ تۆ بۆ ئێمە جوانترین دیاری مامی. بەمان بڵێن یەکێتی هەر یەکێتی زارانە، یەکێتی نیشتیمانی یەکێتی شەهیدانە، یەکێتی نیشتیمانی یەکێتی شەهیدانە. یەکێتی نیشتیمانی تۆ یەکێتی شەهیدانی، هەی خەمخۆری هەمومانی بەنای هەژارەکانی، هەی تازی سەر و سەرکردەم عوسمان بانی مارانی، هەی هەزار سڵاوی لێبێ لەگەڵ پێشمەرگەکانی. گەر کاک عوسمان نەبایە گەر کاک عوسمان نەبوایە بە خوێنی شەیدانی، ئەو ڕۆژێ ناوی کورد و کوردستانی دەزانی، ئەم ڕۆژێ ناوی کورد و کوردستانی دەزان. ئەی بابڵی مامین ئێمە ڕێبازی ڕێگا و ڕێمە، هەی بابڵی مامین ئێمە ڕێباز و ڕێگا و ڕێمە. هەی ئێمە بابڵی مامین یەکێتی نەتەمابین، کاک بابڵ تۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی، تۆ سەرۆک و سەرکردەی یەکێتی شەیدانی، تۆ سەرۆک و سەرکردەی یەکێتی شەیدانی.